حەزەکەم باسی ئەو پێکاتانە بکەم پێکاتی ئەفسانەی کوردی کە لە نێو ئەم ڕۆمانە بەکارم هێناوە پێکاتەکانی ئەفسانەی کوردی کە خۆی لە کڵاوی سەخرەجن هێڵی پەیوەندی مرۆ بە خودداوە ئەوە لە داڵاهۆی کرماشانە کە هێڵێکی ستونی سەوز باوە کە حەوجا لە ڕێی گەشتی سەردەمەکانەوە ئەگەڕێنەوە ئەوە پێگەی گۆڕینی ئەسپەکانە دایکە جوانم بەکارهێناوە و پیری بە ئەزمونم بەکارهێناوە لەگەڵ حەودانە ئەسپی ئەسپەمرۆ کە هەر یەکەونایەکی تایبەت بەخۆی هەیە کە قنتورە کە ڕەخشە شاعیرە هەر یەکێک لە ئەسپەکان ئەسپی تاکشاخی ئەفسانەیە ئەمانە هەر یەکێک لەمانە کە تێدا بەشدارن و ڕۆڵیان هەیە لە گێڕانەوەی ئەم ڕۆمانەدا. ڕۆمانەکەم فرە گێڕارەوەیە یعنی مەسەلەن بە یەک گێڕەرەوە کیفایەتم پێ نەهێنا یعنی مەسەلەن هەر یەک کەسە کە گێڕەرەوەی هەموو شتزان بێ کاتێک خوێنەر کە ئیگرێ بەدەستەوە خوێنەر بێتاقەت بکە بەوەی کە هەر ینی مەسەلەن لە شێوەی گوتاری ڕۆمانەکەم فرە گێڕەرەوەیە جارێک پیری بە ئەزمون قساکە جارێک تەیمور خۆی بەشداریەکە لە شەپۆلە زیینەکان و گێڕانەوەکانە جارێکی دی دایکە چلجوانی و بەشداریەکە اینجا ئەسپەکانیشتیا بەشدارێکم تەیمور خودی خۆی کەسێک نییە هەرگوێگر بێ لەوێدا هەمیشە حیوارێک دروستە بێت لە نێوان ئەو پیری بە ئەزمون دایکە چلجوانی لەگەڵ ئەوانی دیە گرێ وردە وردە لە ڕنێو ڕۆمانەکە خاو ئەبێتەوە تا ئەگات بە لوتکە هەڵبەتە بەپی سەردەمەکان و ئەوەی کە چوومەتەوە نێو قوڵایی مێژوو وەختێکە ڕۆمان ئەگات بە لوتکە باز لە ئەو دەما کاتکە تەیمور گەیشتووە بەوەی کە لە هەر هەموو حەوت گەشتەکە گەڕاوەتەوە هەموو ئەو دەنگانی کە بیستێتی جارێکی دیەنەوە گوێی و هەموو بوون بە قەرباڵغەیەک بەسەریەوە ئەو پێگەی گێڕانەوەکەم هەڵبەت من هەتا ئێستا زیاتر لە 6 ڕۆمانم نووسیوە بۆ نەوجوانان لەگەڵ ئەم ڕۆمانش ڕۆمانێکی دیشم بەدەستەوێ بە ناوی لەبیرم چ بژیم هەر ئەمانە هەر هەمووی لە پێگەکەم پێگەی گێڕانەوەم کتێبخانەی گشتی سلێمانیە ئەم ڕۆمانە باز لە حەوت سەردەمەکە گەڕانەوە ئەو دەمەی کە تەیمور لە بیابان ئەگەڕێتەوە هەڵبەتە بەپی فەنتازیای خەیاڵ و بە فلاش باگێ کە ڕوودا و ڕوویا و جارێکی دی تەیمور دانیشتووە ئەینووسێتەوە باز لەوە ئەکات کە چۆن چۆتە نێو قوڵایی مێژووەوە قوڵایی مێژوو کاتێک کە ڕۆشتوتەوە ئەو دەمەی کە تەیمور ئەگەڕێتەوە لە بیابان و ئەچێتەوە بۆ نێو دەیەکی خاپور و وێران و بەسەر دار و پەردوی وێرانەیە ئەبینێت ناڵێ لێ هەڵەسێت و ئەگری بەسەر دار و بەردا ئەڵێ داری پەیمان پشیلێک لەو ناوە کلکەلەقەیەتی ئەڵێ من گەڕامەوە بەلگەڵ هەر هەموویە گیاندار و دار و بەر قساکە من تەیمورم گەڕامەوە تەیمورە ئازادی دەتەکەتان گەڕامەتەوە نێو خاپوری کاولاش و وێرانەی دێهاتێکی ڕووخاوەوە ئەو دەمە جارێکی دی پیری بە ئەزمون بە فەنتازیا لی دەرئەکەوێتەوە بەڵام تەیمور لی تۆڕابێ پێی ئەڵێ چیت لێ من ئەوێت پیری خەرپۆش بۆ جارێکی من چیترم تیاماوە تا بەرگەی ئەوە بگرم تا جارێکی دی بڕۆم بەرە و سەردەمێکی تر بەڵام پیری بە ئەزمون پێڵێ نابێوە ڕووخاوبی تەیمور هەستەوە کوڕەکەم هەستەوە تۆ پێویستە بەوەی کە جارێکی تر لەگەڵ سەردەمێکی ترا خۆت ببینیتەوە تۆ شایەت حاڵێکی فرە گەورەی بۆ ئەم نەتەوەی میلەتی کورد ئەو دەما تەیمور دیسان لێ تۆڕە ئەبێتەوە ئەڵێ بۆ دایە لێ و باوەلی من مسلمان نەبوون بۆ دایکم و باوکم مسلمان نەبوو بۆ میلەتی کورد مسلمان نەبوو کە تا ئێمە ئەنفال بکرێن و لە نێو پرۆسی ئەنفالە ئەم هەموو میلەتە ئاوای لێ بەسەر بێ کە پێی بوترێ دەستکەوت ئەنفال بەمانای دەستکەوتیە بۆ ئێمە دەستکەوت بین مامە ئێمە ئاینمان نەبوو ئەو دەما پیری بە ئەزمون پێی ئەڵێ با ئێمە ئاینی خۆمانمان هەیە وەکو میلەتی کورد بەڵام تۆ چۆن ئەتوانیت کە ئەو پەیمانم پێ بییت لەگەڵ ما بێت تا من توانم ئەوەی کە هەر هەمووی و پێ بناسێنم ئەو دەمە سێ ڕێگا خاتە بەردەمی تەیمور ڕێگەیەکیان خواردنەوەی ئاوی کانی جوندیانە هەڵبەتە ئەمانم هەموو لە پێکاتی ئەفسانی کوردیا بەکارهێناوە خواردنەوەی مەتارەکەی ئاوی کانی جوندیاناڵێ ئەگەر تو ئەم مەتارە ئاوە بخۆیتەوە ئەبی بە کەسێکی نادیار پێ بە پێ لەگەڵ منە هەموو ڕێگاکان تەیەکەیت و ئەگەڕیتەوە بۆ نێو قوڵایی مێژوو هەموو شتەکان بە چای خۆت ئەبینی بەڵام جارێکی تر ناگەڕیتەوە نێو ژیان جاری دانی دووهەمیان ئەوەیە کە من لەگەڵ توێ پیادەڕە و بە هەموو کوردستانە بگەڕم هەڵبەتە تەمەنی تۆ بەشی ئەمە ناکە کە من تا بتوانم ئەم هەموو مێژوە بۆ بگەڕمەوە و فریای ئەمەش بکەوین جاری هەڵبژاردەی سێهەمە بریتە لەوەی کە تۆ ئەبێت بیت لەگەڵم بەڵام من بارگاویت ئەەکەم بڵین هەموو ڕۆحی خۆم بارگاویت ئەەکەم بەوە کە
ئەو دەمەی تەنیا لە ئاسمانی کوردستانە کە بەرز ئەبییتەوە ئەبیندەی بە سواری ئەسپی چل چوارەی نادیارەوە ئەگەڕێنەوە بۆ قوڵایی مێژوو ئەو دەما تەیمور پەیمانی سێمیان بڕیاری سێم هەڵ ئەبژێرێت و ئەگەڕێنەوە بەرەو قوڵایی مێژوو ئیتر ئەمە زۆر دوور درێژە تا من بڵم چۆن ڕۆژنامە نووسێک لە دوورەوە تەیمور ئەناسێتەوە چۆن ئازاری تەیمور ئێن هەموو ڕۆژانە بەوەی کە هەموو ڕۆژە پرسیاری مەرگەساتی کەس و کار و مەرگەساتی هەموو ئەو بڵین کەسی دەمچاڵی مەرکە لەوێدا شەهید بوون ئەبینێتەوە. باس بکاتەوە جارێکی تر بەمە تەیمور ئازاریان هەمووڕژێت تەیمور لەوە هەستەکەم یعنی ئیتر وا ئەکات پیری بە ئەزمون دووری خاتەوە لەو هەموو ژاوەژاوی قەرەباڵخی و ئازادان و پرسیارکردنە ئەو دەما ئەوان ئەگەڕێنەوە یەکەم جار بۆ سەردەمی سروشت پەرستەکان لە سەردەمی سروشت پەرستەکانە زۆر بە وردی و بە سەرنجی و بە جوانیەوە من باسم لەوە کردووە کە ئەم موغانە کە چۆنی ئەم موغانە لەسەر خوێنی خەڵکانی بڵین چەساوی ژێردەستیانە و دەوڵەمەند بوون و زۆر ژیانێکی فەڕاهەم و خۆش ئەژین خەڵکەکانی چواردەوریان لە ژێردەستیانان بەڵام لە هەمان کاتا ئەمەی پێ ئەڵێم کە ئێمە بەم قۆناغای ڕۆشتین کە قۆناغی سروشت پەرستەکانە ئەمڕۆ کە ڕێکەوتی چواردەی چوارە ڕۆژی جینۆسایدی ئەنفالە لەسەر گەلی کورد بەدەستی ڕژێمی بەعس ڕژێمی سەدام حسێن کە جینۆسایدێکی زۆر گەورە بوو مەکارە ساتێکی زۆرتراتی ژیدایە کە ئەستەما میلەتی کورد لە بیری بکات. ئەمڕۆ ناساندنی کتێبێکمان هەبوو لە ناوەند لە نووسینی فەوزیە ساڵح منمی کە بە ناوی ڕۆمانی ناڵی گرمیانیەکی وێڵە بۆیە خسمانە ئەمڕۆژەوە چونکە ئەویش بە هەمان شێوە لەسەر ئازارەکانی ئەنفال نووسی بووی. هەم ئەو جینۆسایدە لە بیر نەکراوە لەلایەن گەلی کوردەوە لە ناو ڕۆمانەکەیە زۆر بەجوانی بەرجەستەی کردو هەروەها شتێکی تریشەیە کە زۆر گرنگە لە ڕۆمانەکەیە زیاد لە جارێک و دوو جار و سەدان جار ئاماژەی پێیاوە ئەو کللتور و شتە دزراوانەی کە لە میلەتی کورد دزراوە دووبارە ئەوێت بیاتەوە بە گوێی خوێنەری کووردا کە ئەمانە هی میلەتی کوردن میلەتەکانی تر بۆ خۆیانیان بردو بەکاریان هێناوە ئەمانە شتێکن زۆر گرنگە بۆ خوێنەری کورد کە بیان خوێنێتەوە جارێکە بگەڕێتەوە ناو میلەتی کورد. خۆی یادکردنەوە زۆر شتێکی گرنگە بۆ بۆنەیە ئەگەر تراژیدی بێ ئەگەر خۆشی بێ یادکردنەوە ئەگەر شەهید بێ ئەمانە هەمووی زۆر گرنگن چونکە ئەم شتانە ئەگەر یادکرایەوە لە بیر ناکرێت نەوە دوایینەوە ئەڕوات ئەزانێ مێژوەکەی چیە مێژوەکەی بە چیا تێپەڕیەوە پێویستە ئەو کەلێنانەی کە هەیە نەوەکانی داهاتوو بتوانن چارەسەریان بکەن. بۆ چالاکیەکانیش زۆر چالاکی هەیە بۆ نمونە ئەتوانی چالاکی هونەری بکەی ئەتوانی سەردانی ئەو شوێنانە بکەی کە جینۆسایدەکانی تیا ڕوویاوە یانە بە چالاکی هونەری بێ بە پێشانگا بێ بە شانەوە بێ بە هەر شێوەیەک بێت چالاکیەکان بکرێت زۆر کاریگەریەکی زۆری هەیە لە ناو کۆمەڵگایە.